لە یەکێک لە کارگەکانی دروستکردنی ترشات لە شاری ڕانیا لەلایەن لیژنەکانی قایمەت دەستگیرا بەسەر 70 تن ترشاتی خراپ بوو کە بە کەڵشی خواردن نەدەهات. سەرۆکی لیژنەکانی قایمەت لە قەزای ڕانیا لەسەر کارگەکە دەڵێت ئەوان دەیانویست بەروومەکانی ئێرە بگوازنەوە بۆ پارێزگای هەولێر. دواتر لیژنەکانی ئێمە سەردانی ئەم کارگەی کردووە و نمونەیەک لە ترشاتەکان ناردووە بۆ تاقیگا دەرکەوتۆ بۆ خواردن ناشێ و تێک چووە کە زیاتر لە 1000 دەبە ترشات دەبێت. ئێمە وەکو لیژناوبەشەکانی قایمەت قەزای ڕانیا بە هاوبەشی یاردەدرێتی ئاسایش ڕانیا هۆبەی ئابووری دوای ئەوەی کە ئاگدار کراینەوە کە کارگەی ئانان بۆ بەرهەمێنانی ترشات دەیانێت بەرووبوومەکانیان بگوازنەوە بۆ سنووری پارێزگای هەولێر. دوای ئەوەی لیژنەی مختاز لە بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی ڕاپەڕین سەردانی مەیدانی شوێنەکەیان کرد و چەند نموزەجێکیان وەرگرت و سەرجەمیان نێدران بۆ تاقیگەی خۆراک. دوای پژڕاستکردنەوەی دەرکەوت کە ئەوانە ئەو بەرهەمانە شیاوی بەکارهێنان و خستنە بازاڕنی. نوێنەری تەندروستی لە لیژنەکانی قایمەتی قەزای ڕانیە ڕایگەیان لەم کارگەیەدا مادە سەرەتاییەکان شیاوی خواردن نین چونکە کەڕووی ڕەش و سەوزی کردبوو. ئەمەش دەبێتە هۆی مەترسی بۆ سەر ژیانی هاوڵاتیان، بۆیە بڕیارماندا تەلەفی بکەین. دەرکە لیژنێکمان پێکەنە فەرمانی کارگەڕی دوای سەردانی لیژنەکەی بۆمان دەرکەوت ئەو مادە ئەوەلەیە کە ئەو کارگەی ئامادەی کردووە ماوەیەکی زۆری تێپەڕ کردووە و مادە ئەوەلێەکان شیاوی خواردنی لە بەرەوەی بڕێکی زۆر کە ڕووی ڕەش و سەوزی کردبوو کە مشم و ئەوانە لە داهاتوویەکی کەمدا بۆ نمونە لە ماوەی چەند سەعاتێک کاژمێردا فود پۆیزنینگ دروست دەکا و مەترسی هەیە بۆ سەر هاوڵاتیان، بۆیە بڕیارماندا ترشاتەکە لەناو ببین. لەم کارگەیەدا کە ترشات و پێداویستەکانی تێدا بەرهەم دەهات دەستگیرا بەسەر بڕی زیاتر لە 1000 دەبە کە نزیکەی 70 تن دەبێت کە شیاوی بەکارهاتن نەبوون. دواتر لەلایەن لیژنەکانی قایمەتی قەزای ڕانیا سەرجەمیان لەناو بران. ئەمیر حەسەن، وێزگە نیوز، ڕانیا.